گفتوگویەکی تری ئەمڕۆمان قسە لەسەر پلانەکانی وەزارەتی کشتتوکاڵەکەین بۆ ساڵی نوێ بۆ 2023 بابزانین وەزارەتی کشتتوکاڵ بەنیازی چییە؟ چۆن هاوکاری جوتیاران کە لە پێدانی قەرز لە دابینکردنی بازار بۆ بەرەمەکانیان ساکردنەوەی بەرەمەکانیان لە ناوخۆ لە دەرەوە بە شێوەیەکی گشتی باز لە پلانەکانی وەزارەتی کشتتوکاڵەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگیواعلی و تەبێژی وەزارەتی کشتتوکاڵ کە ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمانە. کاگیوا سڵاو لێ ببیانیت باش. باینتان باش سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەم بیسەر و بینەرە خۆشەویستەکانی کەناڵی کورسات. سپاس دەکەین کاگیوا، گەر پێمان بڵێ پلانی وەزارەتی کشتتوکاڵ بۆ ساڵی نوێ چییە؟ دیارە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانیا و یەکێکە لە وەزارەتە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە کابینەوە کە فرە ئەرک و فرە خزمەتگوزاری و فرە بەرپرسیارەتیە لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەر سێکتەر و کایەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لەم کابینەیە بە سەرپەرشتی خودی جەنابی وەزیری خات و بێگە تاڵەبانی پێداگیری و کاری زۆر کرا لەسەر ئەوەی کەوا بتوانین وەزارەتی کشتتوکاڵ بخەینە سەر ئەو ڕێگەیەکەوە لە چوارچێوەی پلانی استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەکاندا بەردەوام زەختی دەکراوەتەوە بریتێ لە پاڵپشتیکردن و دڵنیاییدان لە ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆی جوتیاران و بە مۆدێرنکردنی کشتتوکاڵ هەروە دابینکردن و پارێزگاریکردن لە ئاسایشی خۆراک و پیداویستیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەروە دابینکردنی هەڵی کار و پشتیوانیکردن لە بە مۆدێرنکردنی کشتتوکاڵ بە سیستەمەکی هاوچەرخ کە بگونجێ لەگەڵ ژینگە و کەش و هەوا و لەباری هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو پلانانێکەوە وەزارەتی کشتتوکاڵ بەردەوام کاری لەسەر دەکات. دیارە ئەو کارانەی کە کراوە ئێمە لە کابینەیە بەردەوامین و کارەکان و ساڵاتچەکان بەردەوامن، پێداگیریەکانیش بەردەوامن، بۆیە بەرنامەکان بە تەواوکراوەیی کە زیاتر گرنگی پێدەدەین لە ساڵی داهاتوو کە لە ئێستادا پلانی بۆ دانراوە بۆ تاواکردنی ئەو استراتیژیە کە وەزارەتی کشتتوکاڵ کاری بۆ کردووە بە تایبەتی لە چوارچێوەی بە بازاڕکردنی بەرهەمە ناوخۆیەکان و گرنگیدان بە شێوازی کشتتوکاڵکردن کە جوتیاران بۆی لە دۆخێکی باشتردا کشتتوکاڵ بکەن بۆی بتوان بژانەوەی ئابووری زیاتر لە زەویەکانیان زیاتر لە بەرهەمەکانیان و زیاتر لە ڕێگەی سنتەرەکانی توێژین و ڕێنمایی کشتتوکاڵی هەنگاوی بۆ دەندرێت. باشە کاگیوا، بەڕایەوە لە ماوەی ساڵی ڕابردووە ئەو کارانە چی بوون کە وەزارەتی کشتتوکاڵ پێیوە بۆ کاری باش بوون بە خزمەتی جوتیاران بوون و لەم ساڵدا دەرکەوتوە جوتیاران قازانجی باشیان لێ کردووە بۆی کە بەردەوام بن لە 2023؟ بەڵێ ڕاستی ئێمە کاری باشی زۆرمان کردیە، بەڵام من تەرکیز دەخەمە سەر ئەو کارانێکەوە وەزارەت کە تەماس و هێڵی ڕاستەوخۆی هەیە لەگەر جوتیاران و خاوەن پرۆژەکان. یەکێک لەوانە کە لە ماوەی ڕابردوو ئێمە زیاتر لە 15 یاداشنامە و گرێبەست یەکتێگەیشتنمان هەیە لەگەڵ وڵاتانی بیانی و لەگەڵ ڕێکخراونی دەوڵەتەکان لە چەندی سێکتەردا و یاداشنامانە واژۆ کراون چەندانەیەکیان بە گرنگیەوە باز دەکەم کە بۆ ڕای گشتیەوە بە جوتیاران ئێمە هەنگاوی گرنگمان ناوە بەرچاوڕنی دەخین دیدی بەڕێستان. یەکێک لەوانە کارکردن بۆ یەکەم جار بۆ هێنانەکای پرۆژە یاسای سەرپەرشتیارانی پرۆژە کشتتوکاڵیەکان کە یاسای ژمارە 20 هێنانەکای و بە بەشداری پێکردنی سەرجەم ڕێکخراوەکان و سەردیکاویەکیەکانی بواری کشتتوکاڵی بۆ دامەزراندنی دەرچوانی کۆلێژەکانی کشتتوکاڵی ڤێرتەرنەری و سامانی ئاژەڵیکەوە بەداخەوە لە دوای 2014ەوە هیچ یاسایەک لەو جۆرە بە شێوەیە کە بتوانین چاودێری پرۆژەکانی کەری تایبەت بکەین لە پرۆژە کشتتوکاڵیەکان و دەرفەت بدەینکەوە دەرچوانی بەڕێز ببنە خاوەنی داهات و ئەرک و کاری خۆیان. لە ماوەی ساڵی ڕابردوو ئێمە لە مەس هەیەی پڕکردنەوەی فۆرم بۆ ئەو بەڕێزانە کە ئێمە پێشبینیمان دەکرد لە نزیکەی 5,000 دەرچوو دانەمەزرابن دەرفەتی کار لەسەر ئاستی هەرێمی کوردستان و پارێزگاکان بڕەخسێنین، بەڵام دوای گەڕانەوەی فۆرمەکان و چێکردنەوەی لە ڕێگەی لیژنەی باڵای سەرپەرشتیاری ئەو دامەزراندا کە زیاتر لە 11,000 فۆرم گەڕایتەوە. ئەمە لەلایەکدا جێگەی نیگەرانیەکەوە 11,000 دەرچوو لە کچ و کوڕانی ئێمە تا ئێستا بێکارن، بەڵام جێگای دەستخۆشی و خاڵی بەهێزی ئێمەیەکەوە کارمان لەسەرەوە کردووە بتوانین ئەو دەرچووە بە ڕێزانە بە چەند قۆناغێک بخەینە خولەکان کە ڕاستەخۆ لە
دوای سەریسا لە ڕێگەی لیژنەی باڵا و لیژنەی لاوەچیەکانی کشتتوکاڵی پارێزگاکان و فەرمانگە کشتتوکاڵەکان دەست دەکرێت بە خول وەکو خولی شیاندن بەپێ ئەو گروپ و پسپۆر و تایبەتمەندیانێکەوە دەرچوان هەیەە دواتریش لە دوای سەرکەوتنیان لەناو ئەم خولانە بەدەستێنانی بڕۆنامەی شیاندنی ئەو پسپۆریانی کە گروپ بەندی کراوە لە ڕێگەی لیژنەی باڵاوە ئینجا هەنگاو دەنێن بۆ دامەزاندنیان لە کەرتی تایبەت لە چوارچێ ئەو ڕێنمای و ڕێکارانێکەوە وەزارەتی کشتتوکاڵ بۆ کەرتی چاودێریکردنی پرۆژەکانی کەرتی تایبەت دەیگرێتە بەر ئەمە هەنگاوێکە جگەلەوە دوو گرێبەستی تر یەک تێگەیشتمان یەکێک لەوانە دابینکردنی ئامیر و کەلەپەلی کشتتوکاڵیەکانەکەەوە لەم ساڵە کە هەنگاو دەنێن بۆ ساڵی داهاتوو دەست دەکەین بە هێنانی ئامیر و کەلوپەلە کشتتوکاڵیەکان کە زیاتر لە 30,000 فۆرم پڕکرایتەوە بۆ دابینکردنی ئامیر و کەلوپەلە پێشکەوتوەکانی کشتتوکاڵ لە ژێر یاسای ژمارە بڕیاری ژمارە 79 حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتمان لە ماوەی ڕابردوو دەرگای وڵا کرد لە سەرجەم فەرمانگەکان بۆی جوتیاران بەپێی خواستی پرۆژەکانیان بەپێی تاقی بەرەمێنانی زەویەکانیان بەپێی ئەو جۆرە ئامێرە پێشکەوتوانەی کە دەرفەت دەداتە جوتیاران بتوانن بە شێوی قسی درێژخایەن و بەبێ پێشەچی بەشداری بکەن دوای گەڕانەوەی سەرجەم فۆرمەکان و لە ڕێگەی لیژنە تەکنیکیەکان و هەڵسەنگاندنی ئەم داواکاریانی جوتیارانی بەڕێز وەکو باسم کرد زیاتر لە 30,000 فۆرم لە 50 ئایتمی کشتتوکاڵی کە لە چێبرچەیەکدا ئێستا گروپی کۆمپانیای هاڕون ئەم دەرفەتەی پێدراوە کەەوە ڕاست پێدراوە دوای سەریسار دەست بەهێنانی ئامێرەکان بکات بە قسی درێژخان بەم جۆرە جوتیاران لە هەرێمی کوردستان دەتوانن بۆ لەمە دووە هەموو جۆرە ئامێر و کەلوپەل و پێداویستی کشتتوکاڵی بە شێوەی قسی درێژخایان دابین بکەن هەروەها هەنگاویشی ترمان ناو بۆ پاڵپشتیکردنی ئەو جوتیار و پرۆژە و ڕێزانەی کاگیوە ببوورە ڕاتەگرمیانی لە ساڵانی ڕابردوو ئەمان بینی ناو بە ناو هەندێک جار بۆ نمونە ئۆتۆمبیل ئەدرا بە جوتیاران بەڵام ئەوانەی کە بە فعلی جوتیار بوون زۆر جار یعنی ڕاستە بە شێک لەوان وەریان ئەگر بەڵام خەڵکیی زۆری ژوەریەگەر کە بە فعلی جوتیار نەبوون دواتر لە بازارەکانیان فرۆشتەوە ئۆتۆمبیلەکان یعنی تا چەندە هەوڵ درراوە بۆی کە ئەوانی کە سوودمە دەمن لە ئۆتۆمبیلانە بە فعلی جوتیار بن و پێویستیان پێی بێ بەڵێ ئەمە پرسیارێکی جوانە ئێمە لە ژێر ڕێشنایی ئەو بڕیارانەی وەزارەتمانەوە وە خوێنەوەمان بۆ ئەو بابەتەی کە جانابت باست کرد بۆ چارسەرکردنی ئەم کێشەیە و بەڕاستی بۆ سوودمەندکردنی جوتیارانی ڕاستەقینە و خاوەنکار و پرۆژەکانی ڕاستەقینە لە کەرتی کشتتوکاڵەوە بۆ ئەوی ئەو مادیبوونەی ئێمەش ڕنگدانەوەی هەبێت لە پێشخستنی سێکتەری کشتتوکاڵ ئێمە دوو هەنگاومان ناوە کە گرنگە یەکەمیان ئەو ئامیر و کەلەپەلە کشتتوکاڵیانە کە لە تراکتۆرەوە دەست پێ دەکەتاوەکو بچووکترین یەکەی پێویستی کشتتوکاڵی و تەکنۆلۆژیای کشتتوکاڵی دەبێت کۆمەڵە ڕێکار و میکانیزم هەیە بگیرێتە بەر بۆیکەوە ئەو کەسانە کە بەڕاستی بتوانن کار بۆ فراوانکردن و باشترکردنی دۆخی پرۆژەکان و زەویەکان و چێرگەکانی خۆیان بکەن لە هەمان کاتدا ئەوی کە ئەو کێشەیە چارەسەر دەکات ئێمە کە لەگەڵ بانقی قورتاسی ئیسلامی گرێبەسمان هەیە لەگەڵ ئەم بانقا بەدابینکردنی زیاتر لە بۆ هەر جوتیار و خاوەن پرۆژەیەک لە نێوان 15 میلیۆن تاوەکو 100 میلیۆن دینار دیارە ئەم کێشەیە بۆ شێوازە چارەسەرکراوە ئەم پارەیە ئەم بڕەپارەیە نادرێ بە کاش بدرێ بە خاوەن پرۆژەکە یاخود ئەم بەڕێزەی کە داوای دەکا بەڵکو پرۆپۆزەل و داواکاریەکەی لە ڕێگەی فەرمانگە کشتتوکاڵیەکانەوە دێتە وەزارەتمان و هەڵسەنگانی بۆ دەکرێت و ئینجا ئارەسەی بانک دەکرێت لە ڕێگەی لیژنەی هەمانجی تەکنیکی بانقی و ڕێکارە دارایی و کارژێڕی یاساییەکان ئەم پرۆژەیە بۆ ئەم بەڕێزەی کە داوای کردێت دابین دەکرێت پارەکەی پێ نادرێت بەڵکو پرۆژەکەی بۆ دابین دەکرێت و تێچووی پارەکە وەکو قستێک بە قەرزی درێژخایەن بە سیستەمی ئەو بانقا لە چوارچێ و گرێبەستی کە وەزارەت هەیتی سوودمان دەبن کەواتە ئێمە ڕێک ئیش لەسەر ئەوە دەکەینکەوە بە دیاریکراوی ئەو کەسی کە دەوێت کاری فراوانکردنی پرۆژە کشتتوکاڵەکان کە ئەو کەسانە سوودمەند دەبن لە قەرزەکانی کشتتوکاڵی لە بانقی و بەپێی ڕێکەوت ئەو بابەتی ئێمە ئیشی لەسەر دەکەین کاگیوا لەم چەند ڕۆژێ ڕابردووە خاوەن کەڵگە پەلەوەریەکان هاواریان لێ ساواڵێن ئەمە زیانەکەین زیانێکی زۆرەکەین زەرمەند بووین ئەگەر بەم شێوازە بازاڕ و ئەوەی کە هەیە بەردەوام بێ ینی وەزارەتی کشتتوکاڵ دەتوانێت چی بکا بۆ ئەوان چ ڕێگە چارێکی دیاری کردەوە بۆی هەم ئەوان زەرمەند نەبن و هەم لە بازاریشان نرخی مریشک و پەلەوەرەکان ینی بەرز نەبێتەوە لەسەر وڵاتی گران پێ ڕاستە لە ڕاستیدا ئێمە بێئاگانین لە کێشە و داواکاریەکانی خاوەنی چێرگە پەلەوەریەکان ئەسڵەن ئەوان هەر بەشێکن لە تیمی وەزارەتی کشتتوکاڵ
بۆ زانیاری بەڕێستان ئێمە چیمان کردو یاخود چۆن دەتوانین ڕوبڕی ئەو بربەستانە ببینەوەکەوە خاوەن چێلگەکانی پەلەوەری کە ئێستادا نزیکەی 1840 چێلگەی پەلەوەریمان هەیە لە کوردستان و کار دەکەم بۆ دابینکردنی بەرهەمی گۆشت و بەرهەم کە پێداویستی ناوخۆی زیاد لە پێویست دابین کردووە. دێمە سەر ئەوەکەوە وەزارەتی کشت و کاڵ بۆ چارەسەرکردن و هەماهەنگی بەردەوام ئەنجومەنێکی باڵای پیشەسازی پەلەوەری داناوە کە خودی ئەم بەڕێزانە نوێنەرایەتیان هەیە لە ئەنجومەنی باڵای پیشەسازی پەلەوەر کە مانگانە کۆبنەوە دەکەن لەگەر خودی جەنابی وەزیر لە کاتی کێشە لە ناکاوەکانیان و ڕوبەربوونەوەی ئاسەنگانی لە بە بازاڕکردنی بەرهەمەکانیان دێتە پێشیان وەتسئەپ گروپێکی تر هەیە کە خودی جەنابی وەزیر خاتوبێگە تاڵبانی لێناو گروپەکە لەگەڵیاندایە هێڵی گەرمی وەزارەت بەردەوام کراوەیە. ئێمە بەردەوام متابعەیان دەکەین چونکە چێلگە پەلەوەریەکان پرۆژە ئەساسیەکانی وەزارەتی کشت و کاڵن کە هەنگاونانە بۆ دابینکردنی خودبژێوی کە هەنگاویشمان بۆ ناوە لە پێشم کابینەیە نەگەیشت بووینە ئاستی خودبژێوی لە ئێستادا زیاتر لە 93,000 تەن ساڵانە بەرهەمی مریشک زیاد دەکات کە ئەمە ژوا دەکاتکەوە کێشەی ساختکردنەوەی بەرهەم دروستبی. باشترین کارەکانی وەزارەتی کشت و کاڵ بۆ پاڵپشتیکردنی ئەوان سەرباری ئەو دۆخە ئابووری و ناهاوسەنجەیە کە لەسەر ئاسی جیهان ڕوودەدات خۆتان ئاگادارنکەوە بەهۆی قەیرانەکانی ئابووری و بەهۆی شەڕی ئۆکرانیا و رووسیا پێکاتەکانی بەرەمێنانی چێلگە پەلەوەریەکان و پێکاتەکانی بەرەمێنانی علەفی گران بووە و پێداویستیەکان زیاد بوون بۆیە ناهاوسەنجێکی ئابووری وای کردەوە ئەوان تێچووی بەرەمێنانیان زیاد بی وە کێشیان هەبێت لە ساختکردنەوەی بەرهەمەکان بەهۆی ئەوەیەوە زیاد لە پێداویستی ناوخۆ بەرهەم دێنن. وەزارەتی کشت و کاڵ تا ئێستاشی لەگەڵدابی بەپێی ڕۆژنامەی کشت و کاڵی بەپێی ئەو هەمانجی و بەڵێنەی کە بۆ خاوم چێلگە پەلەوەریەکان درراوە بڕیار دراوەکەوە بە هیچ زۆرێک بەرهەمی مریشتی بەستوو و مریشتی زیندوو لە دەرەوەی بازارەکانی هەرێمی کوردستان نێتە ناو هەرێمی کوردستان لە دەرەوە لە هەموو دەواازەکان قەدەغەیە کەواتە ئەمە پاڵپشتێکی ڕاستەخۆیەکەوە تاوەکو ئێستا ژێمە ڕێگە نادەین بەرهەم بێتە ناو هەرێمی کوردستان. دوام ڕێگە لێخۆشبوونی گومرجی بۆ پێکاتەکانی علەفی سۆیا و پریمێکسات کراوە کە ئەما 170 تێچوەکانی بەرەمێنانی خاوەن پرۆژەکانە جگەلەوە نرخی کری کارەبا کەم کراوەتەوە لە نرخی بازرگانیەوە بۆ نرخی پرۆژە کشتتوکاڵیەکان و پەلەوەریەکان هەروەها لە ئێستادا لەگەڵ ئیماراتیەکان و هۆڵندیەکان و لەگەر چەند وڵاتی شتری کەندای عەربی لە ڕێهەوڵی ڕێکەوتنداین بۆ ئەوەیەکەوە بتوانانی ئەو بەرهەمانێکە لە پێداویستی ناوخۆی لە شێرگە پەلەوەریەکاندا زیادە بە کوالیتیی بەرز دوا بەدوای تێپەڕبوون لە سیستەمی تاقیگەی هەناردەی بازارەکان بکەین و لەگەر وەزارەتی زراعی عراق تیمێکی تەکنیکی هاوبەشەیە بۆ یەخستنەوەی ڕۆژنامەی کشت و کاڵی لە ڕۆژنامەیەدا دەرگا دەکاتەوە کەەوە بازارەکانی ناوخۆی عراق و هەرێمی کوردستان بە وەکو یەک بازار سیر بکرێ و ڕێگە بدرێتەوە لە کاتی زیادبوونی بەرهەمەکانی لە ناو خۆدا ئەو بەرهەمانە ئارەستەی بازارەکانی ناوەڕاست و خواری عراق بکرێ. جگە لەو بابەتانەشکەوە ئێمە بەردەوام پاڵپشتیان دەکەینەوە یەکەوە هەوڵی دابینکردنی ڤاکسین و ئەو دەرمانانە دەدرێتەوە ڕوبەڕووی نەخۆشیەکان دەبێتەوە کە شێرگە پەلەوەریەکان بەشێکیان بەهۆی نەخۆشیەوە تووشی زیان دەبن. کاگیوە ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە ئەمە دو پرسیاری منە هەر پەیوەست بە ناردنی بەرهەمی ناوخۆیی و دۆزینەوەی بازار بۆ بەرەمی جوتیارانمان لەماوەی ڕابردووە ئەمە هەنارمان ناردە دەرەوە بۆ وڵاتانی دەرەوە بەڵام هاوڵاتیان ساڵن هەنارەکە ئەوەندە کەمە لە ناوخۆ ئێستا خۆمانە بێ هەناری سووری بخۆین هەناری هەڵەبجە لە بازارە نەماوە ینی تا چەند دابێت تەوازنێک ڕابگیرێ بەرهەمی ناوخۆ پڕ بکاتەوە ئەنجابی نێرینە دەرەوە بۆی هەم گران نەبێت لەسەر هاوڵاتی ئەم هاوڵاتیەر دەستی پێ بگا بە بەرەمە ناوخۆیەکە لە ناوخۆیە. بەڵێ دیارە بابەتی هەناردەکردنی بەربووم و سەوزۆ میوەی کشتتوکاڵیەکان لە وەزارەتی کشتتوکاڵ میکانیزم و ڕێکاری بۆ گیراوەتە بەر ئێمە لە مەوسومی ناوخۆیدا کە بەرهەمی ناوخۆی پێڕادەگات ئێمە دەبین بە خاوەنی خودبژێوی و پێداویستەکانی هاوڵاتیان دابین دەکەین بەڵام بۆ پاڵپشتیکردن لە کوالیتی و تام و سێژ و ناوعەتی ئەو بەرهەمانێکەوە جوتیاران بەرهەمی دێنن بە تایبەتی بۆ نمونە کە لەو دوایانە تەرکیز کراوەتە سەر هەنار وەکو مارکتینگێکی گەورە ئیشی لەسەکراوە و لە بازارەکانی وڵاتانی ئیمارات و کەندای عەربی کە نزیکەی 2000 تەن گرێبەستی هەناردنی بۆ کراوە. ئەمە وا دەکاتکەوە ڕاستە ئێمە ئێستا لە هەناری ناو خۆمان ڕەنگەوەکو پێویست نەبی بەڵام ئەو کاتێکەوە بڕیاردرا بەرهەمی ناوخۆی هەناردەی بازارەکەین دەرەوە بکرێت بۆ بابەتی کرانەوەی بازار و سەرنجڕاکێشانی وڵاتانی دەرەوەی هەرێمی کوردستانە بۆیکەوە
بیر لەوە بکەنەوەکەوە سوود لە زمینەی لەباری کەشوها و خاچی بەپیت و تام و سێژی ئەم بەرهەمانەی جوتیارانی ئێمە ببین بێنەوە هەرێمی کوردستان سەردانی پرۆژە مەیدانیەکان و چێلگەکانی کشتتوکاڵی بکەن بۆیکەوە سەرنجیان ڕاوکێشین کە سەرمایە گوزاریمان لەگەڵ بکەن ئەمە ژوا دەکاتکەوە ئێمە سەرکەوتوو بین لەو کاریکە هەنگامان بۆ ناوە دەشببینین کەەوە لە بازارەکانی دەرەوەش پێشوازیی زۆر گەرم لە هەنار کراوە لە ئێستاشدا ئێمە هەنگاو دەنێن بۆ نردنی زۆربەی بەرهەم و پێداویستی ناخۆیەکان بە کوالەتێکی بەرز بۆیکەوە سەرنجی وڵاتانی دەرەوەی ئەوروپا و کەنداوی عەربی ڕابکێشین کابێن چێبڕچێ بکەن لەگەڵ ئەم بەرهەمانێکەوە ئێمە دەمانوێت بە بازار بکەین ئەمەش هەنگاوێکە بۆ بەهێزکردن و بژان و ژێرخاری ئابووری جوتیاران لە هەرێمی کوردستان. بەڕێز هیواعلی وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، سپاس بە زانیارەکانت، سپاس کە لەگەڵمان بووی.